السلام عليكم متابعيني بەڕێز ئێوە شیکای ڕاهێنانەکانی بابەتی کاری بکردناگەر لە زاری کرمانزی خوار و ڕاهێنانی یەکەم دەڵێت ئەم ڕستان لە بکردیارەوە بگۆڕە بۆ بکردنادیار. منداڵەکە هێلکەیەکی خوارد تەمەشا کوتمە ئیش یەکەممان چ ئیش یەکەممان بکەری ڕستەکە لا بدەین، پاشان ئەو زێناولیکاوەی کە پەیوەندی بە بکەرەکە هەیە لا بدەین، پاشان ڕەجی کارەکە وەردەگرین. خواردن ڕێگەکەی بریتە لە خۆ کە دەیگۆڕینەوە بکردنادیار ئەوەیەکە دەبیتە خورا و بەرکاری ڕستە ئەسڵەکەش دەبیتە جێگری بکرد دەبتە هێلکەی خورا. ڕستەی دووەمینیان قارەمانێک فڕۆکەیەش دوژمنی خستە خوارەوە. چی کارەکە ئەنجامدا؟ قارەمانێک ڕەش دەکەینەوە، پاشان ئەو جێناولیکاوەی کە لە بۆ بکەرەکەی دەگەڕێتەوە ئەو یەیە، باشە؟ پاشانیش ڕەجی کارەکە دەدزینەوە، خست ڕێگەکەی بریتە لە خا لەبەر بە پیتی بزوێنی کورد کۆتایەتە بزوێنی کورتە نامینێ دەبتە خرا، باشە؟ فڕۆکەیەکی دوژمن خرایە خوارەوە. ئەو یا چیە؟ ئەو بزوێنی کورتە چیە؟ ئەو بزوێنی کورتە ئامرازی پەیوەندی کورد بیتەوە، ئامرازی پەیوەندی بۆیە کورد بیتەوە لە بۆ بزوێنی کوردی. ئینشاڵڵا لە بابەتەکانی داهاتوو باس دەکەین. ئەو یاش ناوبەندە چکە دوو پتیزیون دوای یەکدا نایە. ئەندازیارەکان خانووەکان دروست دەکەن. ئەندازیارەکان کارەکە ئەنجامدا بکەرەکەیە کەواتە ڕەش دەکەینەوە، پاشان دەکەین، پاشان ڕەجی کارەکە وەردەگرین کە بریتە لە دروستکە بۆ دەیگۆڕین لە بۆ ڕانەبردووی بکردنادیار. بۆچی؟ ئەوە ڕانەبردووە کە دەگۆڕین لە بۆ بکردنادیاریش دیسان هەردێک بە ڕانەبردوو بکەینی. خانووەکان بەرکارە لە بکردیاری لە بکردنادیاری دەبێتە جێگەی بکرد. خانووەکان دروست دەکرێن، ئەو خانووەکان جێگری بکەرە دروست دەکەین کە ڕانەبردووی بکردنادیارە. ئەوان 4000 وانەکە دەنووسنەوە. تەماشا کە چێ کارەکە ئەنجامدایە؟ ئەوان لا دەدەین، ئەوە تەرکمان کرد. پاشان هەمان کار کە لە بکردیاریە لە بکردنادیار دروست دەکەینەوە، دەنووسنەوە کاری ڕانەبردووە کە دەیگۆڕین لە بۆ کاری بکردنادیار دیسانەوە بە ڕانەبردوو دەینووسین، دەبڵێن 4000 وانەکە دەنووسرێتەوە. ئەو هەموو ڕۆژێ 3000 دەموچاوی دەشوان. چێ کارەکە ئەنجامداوە؟ ئەوی لا دەدەین کە دەیگۆڕین بۆ بکردنادیار. پاشان دەکەین، پاشان ئەو کارەی کە لە بکردیارەکە یەکیسان دەگۆڕین لە بۆ بکردنادیاری هەموو ڕۆژێ 3000 دەموچاو دەشورێ. ئەدیکا ئەوەیەکەی ڕەجیکاری ئەوەیەکە گوتمان دەگۆڕی لە بۆ و ڕاهێنانی دووهەم ئەم کارانە لە بکردنادیارەوە بگۆڕە بۆ بکردیار. ڕۆمانەکە چاپ کرا، کە دەڵێ ڕۆمانەکە چاپ کرا، چێ ڕۆمانەکە چاپ کردێت نازانی، لۆیە بکردنادیارە. ئەتوو بکەرش لە زارەکە دەڵێ بەختیار ڕۆمانەکەی چاپ کرد، بەڵام ئاگادار بە چاپکرا ڕابردووی نزیکە، چاپکردش دەبێت بە هەمان شێوە ڕابردووی نزیک بیتن لەو حاڵەتەی هەڵنەخاڵەتەی. 2 چاڵ هەڵکەندرا، نازانین چی کارەکە ئەنجامدایە، هەڵکەندرا کارەکەیە، کوڕەکە 2 چاڵی هەڵکەند کاری ڕابردووی نزیکی کردیاری ڕاگەاندنە. دوێنێ دیوارەکان و سەربانەکان سواخ دران، باشە؟ سواخ دران نازانین چی ئەنجامیدایە، دەڵێن دوێنێ وەستاکە دیوارەکان و سەربانەکانی سواخ دا. خاڵێکی تر 6 مانگە باخەکە ئاو دەدرێ. چێ ئاوی دەدا؟ وەڵا دیار نییە. دەیگۆڕین بۆ بکردیاری دەڵێن باخەوانەکە 6 مانگە، باشە؟ 6 مانگە باخەکە ئاو دەدات، باش لەو ئاو دەدات ئەوە ڕانەبردووە دەبێت ئەوەش بگۆڕی لە بۆ ڕانەبردوو. ڕستەیەکی تر تابلۆیەک دەکێشرێ، دەڵێن بڵند تابلۆیەک دەکێشێت، باشە؟ ئەوە ڕانەبردووە کە بکردنادیارە ئەوەش دی بکرێنەوە ڕانەبردوو لە بکردیاری. ڕاهێنانی سێیەم ئەم کارە بکردنادیاران لە ڕستەدا بەکاربێنە. خورا دەڵێ سێوەکە خورا دەنووسرێت، چیرۆکەکە دەنووسرێت، دەبینرێت، قوتابەکە دەبینرێت، دەخوێندرێت، یان قورئانی پیرۆز دەخوێندرێت، پێشکەش دەکرێت ڕۆژی پێنجشەممە دیاریەکە پێشکەش دەکرێت. هەڵدرا مانگە دەستکردەکە هەڵدرا. خاڵی چارەم وەڵامی ڕاست هەڵبژێرە، پەنجەرەکە شکێنرا.
کاری ڕابردووی بکردنا دیارە ئایا بووی پێوەلکاوە نەخێت کەواتە ڕابردووی دوور نییە ئایا وەی پێوەلکاوە نەخێت کەواتە نەڕابردووی دوورە نەڕابردووی تەواوە ئایا دەی پێوەلکاوە نەخێت کەواتە ڕابردووی بەردەوامیش نییە بەڵکو ڕابردووی نزیکە خاڵی دووهەم نیشانەکاری بکردنا دیار لە کرمانجی خوار و بۆ ڕابردوو چییە گوتمان دەستوری دروستبوونی کاری بکردنا دیار بۆ ڕێژەی ڕابردوو بریتە لە ڕەجی کار کۆڕا کاتی نیشانەکاری بکردنا دیار بۆ کاتی ڕابردوو بریتە لە ڕا خاڵی سێهەم گوڵەکە چێنرابوو بووی پێوەلکاوە چێنرابوو کاری ڕابردووی بکردنا دیاری هذا بووی پێوەلکاو دوورە چوارەم دیواری باخەکە ڕووخێنرا ئەم ڕستێ بریتە لە بکەر ڕووخێنرا چی دیواری باخەکەی ڕووخاند دیار نییە کەواتە چییە کارێکی بکەر نادیارە خاڵی پێنجەم و کۆتایی کاری بکەردیار لە ڕستەدا یەکسەر دەخرێتە پاڵ چی لە ڕستەی کاری بکەردیار کارەکە ئەنجام داتن بکەر ئەگەر بیگوتوباری بکردنا دیار لە ڕستەدا دەخرێتە پاڵ چێ لە ڕستەدا دەخرێتە پاڵ جێگیری بکەر باشە دەکرێتە پاڵ جێگیری بکەرەکە لە مەرجەمەکەم لە کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندا درراوە کە هەم پرسیارە وزارەکانی ساڵانی ڕابردووە و هەمیش پرسیارە فکرەکانی خۆمە دەتوانن سوود لە پرسیارەکان وەربگرن تا ڕێکۆردێکی تر و وانەیەکی تر هەر شاد و سەرفراز بن. السلام عليكم ورحمة الله وبركاته.